سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە کارکردنی منداڵەکان دەکەین لەسەر شەقامەکان با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕاش چیمان پێ دەڵێن لەسەر کارکردنی منداڵان لەسەر شەقامەکان بینەری ئەم بەرنامەیە بن. سلام سەرچاوان سەرسەرین منداڵ ئێستا بە شێوەیەکی گشتی لەناو بەردەڕاش زۆر کار دەکەن بە تایبەت لە تروپیلایتەکان تۆ چی دەڵێ لەسەر ئەو منداڵانەی کە کار دەکەن؟ وەڵاوە شۆلێکی جوان نییە ڕاستی دەبی دایک و باب چاویان لە منداڵی بیتن دەبی حسابی هەندێک بکات سوبەی ئەبسەدشی سوبەی تووشی مشکلێکێ دەبیتن دایک و باب دەبێت قوربەسەری کابرای دیش وەردەبێت ئەکە توش بیت فێرە جگارە دەبی فێرە خراپی دەبیت یعنی فێرە چ تشتی خراپی ئەوە دەبیتن لە بەردەڕاش منداڵشی زۆر ئیش دەکەن والله هەیە لە تەرەفگلایتان هەیە هەلعام بڕۆ مفرەقی حەسەنیە هەیە ئەوە بڕۆ تەرەفگلایتێ ئێرە حی معروف منداڵ هەیەش بەس دایک و باب هەیە کابرا دەلێ باب بەخۆی دەکەتە ناو قونگێ ساری و دەبێت لە تەرەفگلایتی دادەنێتن شۆلی پێدەها کلی نووس و تشتی پێدەفرۆشی ئای پێدەفرۆشی کاریگەریی خراپی ناکاتە سەر ئەو منداڵای لەسەر کۆمەڵگا بۆ دایک و با تووشی کێشە و گرفت نابن دینی منداڵەوە لەو تەمەنەیە بڵێ وڵا سوبەی تیشی مشکلەی دەبیتن سوبەی بەێ وڵام منداڵەکە خراپ دەبی سوبەی گەورە بیت لەبەر دەست دەردەچیتن دایک و باب پێوەناسی قسەی لەگەڵ بکات ها خراپتریش دەبیتن لەسەر دایک و باوکان پێویستە چی بکرێ بۆ ئەوەی منداڵەکان لەو تەمەنەی کار نەکەن دەخۆی دەبی دایک و باب چای خۆ بداتێ الآن كما أمامي أمن من ظالم هي أمن دبي شاي خبدا من ظالم خونا بيشم بيلم بروس شارع الشول ك سمي سارق ليه بدا هر عجز يكلا بوم دبي وباشي كابراش قربة شهر مزار دبي هجوا ورا خوينو أبدي بدا أو هاني مشكلة شاد بيت يعني خراب تريش دبيت يعني في دواء كاري كيف أنا والله كاريكي خراب بس والله ما استقبليش بيشوله دايك باب استاد دلين شۆل نییە ئیش نییە ئەوێ دینیە دەبێت ئیش بکە باش ئەو منداڵانەی کە قسەشمان لەگەڵی کردووە هەمووی دەڵێن ڕۆژانە 5,000 وەردەگرین ینی 5,000 لە ڕووی فرۆشتنی کلێنسەکەی وەردەگرین هەر شتەکە بیفرۆشن ئاوە کلێنسە بەنیشتە باشە بۆ 5,000 دەتوانن ماڵی بەڕێ بکەن دایک و باو چاوەڕێ و 5,000 دەکەن کە ئەو منداڵی بهینتەوە ناوەڵا ئەو 5,000 ما ئەو 5,000 ئەستا بشتم بچیت یە ڕۆژێکی دەکڕی و خلاص تشتێکە هەگە 4 کیلۆ تەماتەی پێم بگڕێت 2 کیلۆ سێ و ئەوانە زیاتر پێ نایەتن نەخۆشیەکە تشتێکە ئەوێدیەکە جل کڕینەکە ها سەردانیەکە یعنی هەموو 5,000 دەبیت نابیتن بڵێ مانگێ بکەتن 150,000 ها 150,000 چ تێرا دەکە ئەم بخۆ 150 وەردەگرم تێرای هەرچە ناگەتی باشە بەششی زۆری ئەو منداڵانێکە کار دەکەن وازیان لە خوێندنەکەی خۆشیان هیناوە لە وازیان لە مەکتەبەکەی خۆشیان هینایە و لە بەرامبەر ئیشەکان یعنی چەند گرنگە دایک و باو ئاگاداری منداڵەکانیان بێ یان بەشێکی زۆریش ئێستا کە لە ناو بەردەڕەشی بوویتە عادەت بە درەنگانی شەو لە تەرەفلایتەکانە لە ناو بازاڕن گۆرە خۆزی هەر لە تەرەفلایتەکان بێ خۆزی لە تەرەفلایتەکان بیتن لە ئەوەش ئەلعان نەرگیلەش هەلعان بیتە ئەوە سعات 12 شەیە وەڵڵا وبیلە وەردنێ قاڕوارێ منداڵانە جگارە لە دەوێتی یاویدی هەندێک کەسان تەناسم مدرسەیان بەتاڵ کردیە بە خودای لە ئەو ئیشەی هە بە پۆبجی مەشغولە بە جگاری مەشغولە و بە ئەوەی بە خودای تەڵەبێ مەدرسەش بین باشە تۆ وەکو باوکێک داوەت چێ لەو باوکان و لەو دایکانەی بۆ پەروەردەکردنی منداڵەکان بە شێوەیەکی دروست کە ئێستا منداڵەکانێکی بەشێکی زۆر لە خەڵکی دەڤەرەکەمان هاتوونە سەر جادە و ئیش و کارەکانی خۆیان دەکەن ئەو منداڵان والله زانی چییە عالم فەقیر هەیە بەس وەڵا دەبێت دایک و باب چای خۆ بدەنە منداڵەکان دەبێت ئەوان ئەویدیە منداڵەکەی بکەن کەسا یعنی بڵێ وەکی بڵێ بژێ و ژیانی منداڵی ئەوان دەبر بکەن نەبچی منداڵەکەی بەرلای سەر شارع بکە سوبەی ئەو منداڵە تووشی خراپی دەبیت تووشی مشکیلان دەکات دایک و بابی پاش شۆلەکە خراپتریش دەبیتن یعنی لە بەردەست دەردەچیتن
هەست هیواداری مەکی دەڵێ دایک و باب چاوی خۆ بە منداڵەکەی ئەوە بکەن هەمەدا جوان بیت لۆ ئێرەش جوانی ئەوە دەبیتن ئێستا زانی چەند کرێتە نەفرێکی غەریب بێتن لە تەفرەفلایتی حی معروف منداڵی دەدینیت کەنیسی دەفرۆچیان دەرۆزەی دەکا ئەوە چەند کرێتە دەلێ لە بەردەڕەشی ئەو تشتە زۆر هەیە ماوە نییە لە هەولێر و لەو جوانە چەند دەرتێتن دەڵێن عیبە لە تەرەفلایت و ئێمەش لە بەردەڕەشی زان چەند کرێت دەبیتن سیمای بەردەڕەشیش کرێت دەکا بەو تشتانە سلااو چۆنی سلااو کاک بەخێر بێ سپاس ماندوو نەبن داوتکە ممنون سپاس کارکردنی منداڵ لێستادا دیاردەیەکی زۆر بەربەڵاو بووتەوە لە ناو بەردەڕەش و دەوروبەری باشە تۆ چی بۆ منداڵانە دەڵێ چ بۆ دایک و باوکانە دەڵێن کە منداڵەکان لە خوار تەمەەن 18 ساڵ بگرە هەندێکیان تەمەنیان 12 ساڵە کار دەکەن بەخوای دیاردەکی زۆر ناشرینە تەوان منداڵ ئەمە دەبینی لە قەزای بەردەڕەش لە ترافیک لایتەکان هەندێک منداڵ هەنا کلێنش و شتیوا دەفرۆشن تەوان زۆر منداڵ پێویست ناکە ئیش بکات تەوان چەند گرنگە دایک و باوکان لە تەمەنی مناڵی گرنگی بە منداڵەکانی خۆیان بدەن لە زۆر گرنگە تەوان منداڵ گرنگی پێ بدرێت نابێ ئیش بکات لەو تەمەنەوە چونکە زۆر بچووکە یعنی ئیشەکەی منداڵ پێی نابێت زۆر قسە دێتە سەریان منداڵە دایک و باب دەبی باشە لە من ئەو منداڵانێکی کار دەکەن لەسەر شەقامەکان و ترۆک فلایتەکان و یان بەشەشیان بگرە کڵێن نووس و هەر لە شوێنێکی دەبە ئاوێنان هەر شتێکی خڕدەکەنەوە یان دەیفرۆشن ئەو منداڵەیە پێ دوایە داهاتوویکی باشی دەبێت لەو تەمەنێ بچووکەیە بە من دیز داهاتوویشی باش نییە چکە زۆر خراپە منداڵ ئەگەر دایک و باب نسعاتی کوڕ منداڵی خۆی نەکات لۆ دەینێرتە ئیشێ بک بەخۆی یعنی ناتوان ئیشی بکات بە من دیاردەشی باش نییە باش ئەمە ئەوەندەی کە بینیمە منداڵ بەششی زۆر لەو منداڵانە چغارەیان دەکێشە بەششی زۆریان دەیانگووەمە وازمان لە خۆێندن هینایە بەهۆی خراپی و نەبوونی و هەژاری و یارمەتیم ماڵەوە دەدەین ئەخە منداڵ بێتە سەجادە بێت هەرگاو لە سەجادە فێری زۆرش دەبێت لە خراپەکان وەکو جگەرە و ئەین شتی خراپ و شتیوە باشە تۆ چ بۆ کەسانە دەڵێ بە دایک و باوکان بۆ چ کەسانی دەڵێن کە لەسەر شەقامەکان منداڵەکانی خۆیان داوایان لێکردو کە کاریان بۆ بکەن یاخۆ منداڵەکان خۆیان حەز بۆ کاری دەکەن و هیوادارم دایک و بابان ئاوڕەچنە منداڵی خۆ بدەنەوە نەینێرنە ئیشکردنێ منداڵن شتێک نازانن لە ئیشکردن بەو شێوەیە چۆنیت؟ سەرچا ئەمرت چەندە؟ 12 کوواتی ئیش دەکەی لێرە؟ ئەڵە خاڵۆ کاسبیە مەعاش نییە خاڵەوە سێتار ماگە مەعاش ماوە لەگردەوجە دایم گوتیە بڕۆ کلێنسی پارێکی زۆر وەڵدەگرنەوە ئیشێکەنگۆ دەکەن ئەرۆ خار ڕۆژێ 30,000 دەکەین بە من و برام 15,000 بە کلێنس دەینەوە 15,000 دەبینەوە مالۆ مەسرف دانی ڕۆژانە دێنە ئێرە ئیش دەکەن؟ بەلێ خاڵۆ ڕامی ڕۆشتین تو بە تەنها یان کەسی دیکەش نەخا یەک برم من و برامی بتنێ دەچیە مەکتەبێ؟ نە خالە بە مەکتەب بەتاڵم کرد دایم گوتی بڕۆ ئیش بکە چەند سعات کار دەکەن لێرە؟ خاڵەوەمەوە ساڵەکە تێمێرە ساڵەکە دێنێرە؟ بە شەویش دێنێرە؟ نە خال بە شەو ناین ئەگۆ زیاتر چ دەفرۆشن؟ کلێنس بەس کلێنسی دەفرۆشن؟ بەلێ خاڵەوە باشە برایەکەت هەر لەگەڵە خۆتە ئیش دەکات؟ بەلێ خاڵە ئەو 14 ساڵە
ئەو چاردەسەر لە تو گەورەترا ئاخاڵە کەسی گەورەتان هەیە لە ماڵ ئیش بکە ناڵە خابنێ بامە و بامیش پێشمەرگۆسێ ئەوە 5 مانگ 3-4 مانگە مەعاشوەن لەگرتیا باشە تو حەز ناکەی بچیە مەکتەبی دەوامی ئەوی خۆت بکەی بەرەوە واز لە لەو ئیشەی خاڵم بینی منیش کە حەز دەکەم بەس خاڵم ئاو حکومەتە پارە داتن باش حەز ناکەی لەگەڵ منداڵەکان یاری بۆ خۆت بکەی لە ماڵێ بی بەرەوە لە خاڵم برادەرەکانی خۆت دامنیشیت بەرەوە خاڵم هاتی تێسەر و شەخامی ئیش دەکەنەوە خاڵ سەرمایە بە خاڵە مەجبوری نەبی ناین مەجبورن ئەرەوە خاڵ مەجبور نەرەوە لە خاڵۆ ئەگە حکومەت پارە بدامەش ناینێرە کەس نایە تێرە ئەگە حکومەت پاری بدا ماندی دەبن لێرە ئەرەوە لە خاڵ لە سەعات لە سوبانی وەتینێرە هەتا هێوارێ لە سەعات چەندەوە دێن وەڵە خاڵی دە سەعات تەشتێن نۆتێن هەتا هێوارێ ئێوارێ ئەدی شەوان دێنێرە وە خۆتان ناڵە خا بە شەوان تێ ئەگە ئەوانە بێن خاڵۆ خۆت نایت ناڵم بە شەوان نایم سبانان تێم هێواران دەچمەوە باشە برایەکەشت وەچی تۆ هەردێت تێرە بە ئاو ئەو هەر کلین زەفرۆشت برامیش ئەتو چ دەڵێی تۆش ئیش دەکەیت بەڵێ ئەتو چ دەفرۆشیت ئەم نیشکلینس هەر لێرانە بەڵێ هەندە جا ڕۆمە شەخان دەچێ شێخان ئەرێ وەڵام باشە ئێوە بە سەرمایە و بۆ گەرمایە ئێوە منداڵن کو دەبی ئیش بکەن وڵای جەمام چی بکەین حکومەت پارە مادەت ئەمەش منیش باوکم پێشمەرگەیە چەندە ڕاتب نییە ئەجا منیش هاتیت مێرە مەکتەبی خۆمەکەم شۆژی خۆمەکەمش وەڵی چەندی ئەمن 2 ساڵ ساقت من پۆلیسێمە وەڵی سێ باشە حەز ناکەی لە ماڵەوە بیت لەگە برادەرەکانی خۆت لە ماڵی بیت دابنیشیت بەرەوەڵە حەزیەکەم بەس چی بکەم تۆ بەتەنها یان کەسی دیکەشی نا مەسێ براینە ئەوە و ئەمن و یەکی دیێشەی دیکە شۆڵ ناکەت برای گەورەت هەیە ها برای گەورەت هەیە ئەوش ئیش دەکات ها ئەرکشکەتە چا بە شەو تێتە کلێنس بەخۆت حەز لێ و ئیشەی بکەی لێرە بکەیت ئەندە جا بەخۆ من دە جاریش نەخێر حەز دەکەم شوێنێکی دی بکەم بەس چ لێکم نییە باشە تەمەنت چەندە تۆ ئەم 12 ساڵم باشە ئەو تەمەنی تو گچکەیە ناتوانین توانێت کارکردنت نییە یعنی تو دەبێ لە ماڵی دابنیشی لەگەڵ برادەرەکانی خۆت بی خۆشتر نییە لە ئیشکردنەکە بەخاڵ ئەگە حکومەت پارە بدارێ وەڵام ئەمەش هەیما لە ماڵی خۆمادادەنشین ئەرۆ خایما لە ماڵی خۆمادانش ئەگە حکومەت پاری بدا حکومەت پاری بداتە چێ هێما پارە بدات ئاو 3 مانگە حکومەت 1 ڕوبعی نەدایتەمە چۆنی سەرچاو باشی لەگە ئیش و کارێک چۆنی وەڵا باشم الحەمدولillah تەمەن چەندە تۆ ئەمە 13 ساڵ چەند ساڵەوە کاری دەکەیت ئەمن ئەوە 4 ساڵە 4 ساڵە ها لەچێ دەوامێ مەکتەبیەکەی وەڵا وەڵی چەندی 6 2 ساڵ ساقت بیمە باشە چێ بە توی گوتیە بیتی سەرجادە لێرە ئیش بکەیت خاڵەمەیان یاک معاشتش نە پارەمان دەنێت بام ساقە دامی کرد کەس لێما خۆش ناین بام پارەی دایتە سووریە مەجبورم بێ ئیجارینەوە هەر مەجبورم دەی بێمە ئێرە باشە برای گەورەت لە خۆتر هەیە گەورەتر ناوبرای هەرێ گەورەمە کەس لە ماڵی ئیش ناکە جگە لە تۆ ئەمن و برامی برایەکەت گەورەیە لە من گچکەترە ئەی بابت بام ساخت لێرە خەترێکمە خەترێ بێ 5,000 ئەو ئیش دەکات باش ئێوە مادی نابن لێرە وەڕا خاڵمان دەین باس چ بکەین بۆ سەرمایە ئێستا کە شوهەوە سار بووە باران دەباری وەڵا خاڵ لێ زستانش هەر دێمەوە شۆڵێ هەر ویشەی دەکەیت ئارێ وەڵا لە ماڵێ ڕازینێ لەسەر ویشەکە تو دەیکەی مەخار ڕازی بن و ڕازنێ چ بکەین
دەبی حەقی کرێبی نەدەرێت تۆ بیتن کرێی چە؟ کرێ خانی لە ئیجارینە؟ خاڵە لە ئیجارینە؟ نەخالە بەتنی ئەو دووەمان لە ئیجارینە من ئەوە براینە ماتە لە بەردەڕەشیە؟ مەفراقی خێرەکانە چ دەفرۆشن زیاتریەوە؟ وڵا کلێرس هە لە ناو بەردەڕەشیان دەستنە جێگانی دیکەش وڵا خاڵ ناو بەردەڕەشە شێخانە چڕەیە حەسەنیە کۆی هەبیت باشە حەز دەکەی لە ماڵێ بیت و هیچ نەکەیت؟ ئەرێ وڵا خاڵ بەستە بکەیت پا مەجبوریە لەو ئیشێکە دەیکەی پارەشی زۆر بەدەست دەکەی؟ خاڵ ڕۆژی 5,000 ئەوە بە بەرم دەکەفیت پارەکە بۆ خۆتە؟ ناوڵایی دەمە ماڵ چ لە پارەکەی دەکەیت؟ دەدەمە ماڵ مەسرافی پێ دەکەن ڕۆژانە 5,000 ئەرێ وڵا خاڵ باش تۆ چۆنی؟ زەرچام توش کلێنی دەفرۆشی لەگەڵەوانە؟ بەڵێ ئیشەکەتان چۆنە؟ باشە عیبی نییە دەوامی دەکەی دەچێ مەکتەبێ؟ بەڵێ پۆلی چەندی تۆ؟ 6 2 ساڵیان ساقت بوومە دەوامیش دەکەی یعنی ئەو ساڵە چوو بووە مەکتەبێ بە ئۆنلاین دەخوێنی بە ئۆنلاین؟ بەڵێ باشە تۆ لەگەڵ و برادرانەی یاخۆ هیچ برایەکیشت لێرەیە لێرە ئیش دەکەی تۆ؟ ئەوە ئەو برامە ئەوانە شاوڕێ من هەل لێرە لە تروکفلایتەکان لە شێخانم لێرەمە لە چڕامە ڕۆڤێمە ئاکرێ ئەو لایەنە بە ڕۆژ هەمووی ئەو جیانە دەکەی؟ بەڵێ یان هەر ڕۆژانە دەچێت جێیەکی؟ زۆربەی زۆری من لە شێخان بوومە بەڵام ئەو دوورەیەوە چەندێکە بەری مانگێکە ئێمە لێرەینە باشە گۆماندی نابنە سەرۆ جادەی بۆ گەرمایە و بۆ سەرمایە ئەنگۆ لە سەر جادەی دەبن؟ بەڵێ ماندی دەوین تەمەن چەندە تۆ؟ هەر هەندیەوەمە 2006 2006 حەز دەکەی هیچ نەکەی؟ بەڵێ بەڵام کاسبیش عیب نییە شۆلێکە لە خەڵقی بەشەر ڕاستە کاسبی عیبی نییە بەس بەڵام تەمەنەکەی تۆ گچکەیە 12 ساڵ و 13 ساڵ توانای کارکردن نییە دەبێت تۆ لەگەڵ منداڵەکانی دیکە و برادەرەکانی دیکات لە ماڵێ بن لەمە خاڵ بن هاوڕێشتم نییە ئەگەر دایمەن من لەگەڵ مناڵی فەڕع بگەڕێم ئەوان لەم گەورەترن فێرە شۆلی هیچم دەکەن بەڵام هەندی لێرە بم هاوڕێکانم باشن و لەگەڵم باشن باشە منداڵەکانی کۆڵانەکانی خۆتن لە تەمەنی خۆت نین؟ بەڵێ هەندێ لە من بچووکترن هەندێ لە من گەورەترن باشە تۆ چەند ڕۆژانە چەند هیچ دەکەی چەند پارەی وەردەگری؟ وەڵا 5,000 دەکەم 2,000 وەردەگرم بەڵێ باشە چ لە پارەکەی دەکەی؟ دەیبەمەوە ماڵ عملیاتی چاوی برام هەشتێ وەرەقەیە دەفتەرە کونی ومانیش لێدایە باشە بۆ لەبەر نەبوونی هیچ دەکەن؟ بەڵێ ئەگەر لەبەر نەبوونی نەبێت من نایمەوە شۆلە ئێستا دەچمە بە دوکانێک یان شۆلێکی تر عملیاتیەک باشە تۆ تەمەنی گچکەیە یعنی هێشتا بەو تەمەنت ماوە تۆ ئەو کارانە بکەی با ببی 18 ساڵ گەورەتر بی اینجا ئەو کارانە بکەی وەڵا چی لێ بکەم لە مەزوری نەبێ من نامێرە باکوت ما؟ بەڵێ چیش دەکات؟ باوکم پێشمەرگای معاشی 500,000 2 مانگە یان 3 مانگەوە لی نەگرتێ معاش کرێچینە؟ نەخێر باش هەر باشە خانووکەی خۆتانە برایت لە خۆ گەورەتر هەیە کار بکە لە ناوتان؟ نەخێر برای لە خۆم گەورەتر هەیە بەڵام کار ناکە چەند بە دوای کارێکە گەڕێ نایبینتەوە نانی ئیشی بەدەست ناکەوی؟ نەخێر دانی ئەوی لە ماڵێ بیت تۆ 2 ساڵ لە من گەورەترە براکەم 2 ساڵ لە تۆ گەورەترە چەند کەسن لە ماڵێ؟ نۆ بە منەوەش بە تۆ نۆ بەڵێ دانی ئەوی لە ماڵێ بەس تەنها تۆ و بابەت هیچ دەکەن؟ بەڵێ من و بام و ئەو برایم ئەو برامە ئەو لێرە براتە بەڵێ ئەوە بە تۆی وت 3 برامان گەورەی نا 3 برامان بچووکین بەس وابزانم ئەو وتی ئێمە 3 براینە نازانم تشتێکی ئەوای وت ئەنی ئێستا لە ماڵێ 3 کەسانیش کە تۆ
ئەو دوو برایەدا لێرە ئیش دەکەن. بەڵێ من و ئەوە و بابم ئەو سێمان. باشە بۆ سەرماتان نابی؟ وەڵا برام چی لەکەم هەراوایە. زەحمەت نییە ئیشەکانتان؟ بەڵێ زەحمەتە. بەس کرێنز دەفرۆشن؟ بەڵێ ئەگەر شۆلێکی تر هەبێت دەتوانم بیکەم. سڵاو مادوو نەبن. سەر هەردوو چاوم سەرێم برای خۆش بیت. چی دەڵێ لەسەر ئەو منداڵانەی کە لەسەر شەقامەکان و لە تر و فلایتەکان کار دەکەن؟ بە خودی کاک منداڵ هەیە لە مەجبوریە هەیەش لە بەطرانیە یە مەجبور ئەو ناتوانین قسەی بێ بەس پا خەڵک ئێستا ئەوێت لە تەرفگرایەکان ئەغلب منداڵ بیتنە حەشاش جگار کێشێکی باش و چاری ناخرکەتەوە بۆ سە ئەنتەرنێت بۆ شۆڵێ خراپ. پێ دوای نییە کارێکی خراپە ئەوانە کە دەیکەن؟ خودێ و مەجبوری هەموو تشتێک دەکەن بەس پا هەیە زۆریش مەجبور نینە. باشە مەجبوری منداڵێک لە خوار تەمەن 12 ساڵ و 11 ساڵ یعنی بەشێکی زۆر قسەمان لەگەڵ کردو کە دەڵێن 5,000 ڕۆژانە 5,000 داهاتەکانە. باشە 5,000 داهاتەکان دەتوانی بژێ ژیانی خۆی ماڵ و منداڵ و شتی خۆی بەڕێوە ببات. بە خودێ غەدرا منداڵیان دەکچکە ئیشی پێ بکرێت خۆ مەجبوریش بیتن. پارەکە ئەوەندە زۆر نییە کەوانە نەبی دەزانی هەیە مەجبورە دە بەس پا ینی منداڵەکە خراپ دەبیتن زۆریش حەقی نییە منداڵی ئەوەندە کچکە ئیشی وای پێ بکرێتن. چێ بەرپرسە؟ والله ئەکی دایک و باوک بەرپرسن چونکە بەخۆم نوێژێ سوبحانی شوێ مزگەف سەعاتەکە منداڵ لەبەر دەرگەی لەسەر ئەنتەرنێتیە باشە دایک و باوک تو نابی پرسیارێکی لەو منداڵی بکەیت شدە سەعات و منداڵ سەعات 4 بەیانی لەسەر فێسبووکیە لەبەر دەرگە پاکی بەرپرسە من بەرپرسم غێر دایک و باوکی بەرپرسە جەریمەیە تو هەر منداڵی ئەوها ئەنتەرنێتی هەبیتە نەکە مۆبایل لەم سێ ئەنتەرنێت والله خودی قبیل ناکات. بەشێکی زۆر ئێستا کە دەبینی منداڵەکان وازیان لە خوێندنی خۆیانشینیان ناسنە مەکتەبی داوامەکەی خۆشیان نەکردووکە لە بەرامبەرەوەی کە بچن کارێکی بکەن. ئایا دایک و باوکان هانی منداڵەکانیان دەدەن کە بچن کار بکەن و واز لە خوێندنێکی خۆیان بینن یان بەشەشی بەویستی خۆیانە حەز بەو کاری دەکەن؟ بە خودی ئەوە منداڵ دەبیتن ئیلا بخوێنیت بتوێت نەبی دەبی بخوێنیت دا فێر بیتن منداڵ ئەگەر نەخوێنیت فێرە شتێکی نابێت هەمە لە خۆمان پێدا بین. مدرسە لە سنی بەتاڵمان کردە زۆر پەشیمانین واللهی پەشیمانی ئەتوش پەشیمانی منیش پەشیمانم یعنی بتوێت نەتوێت دەبی ئیلا بخوێنیت منداڵ بێژێک و منداڵ ئەبن ناخوێنم فلان دەکەم عەلان دەکەم بەویش ئیلا دەقەتێت مەجبوری تشتێکی دیە گوتیمان لە ئەوەڵ بەس هەموو وانە تو بلینە لێ هەمووانیەک و منداڵ ئەمن ئیلا بەو ئیشەی نەبێت بە خودی منداڵی 5 ساڵی چیش بۆ ناکە 6 ساڵ بە شۆلەویش تو نابێت بەس ئەو منداڵی 5-6 ساڵی بۆ جگارەیە کارتێکی ئەنتەرنێتە بەس تو جەریمە ئەو مۆبایلە لەم سەدای دەستی منداڵ مۆبایلی بۆ بکڕە مۆبایل تیشدای بەس نەکە فێسبوک بووی نەکەوە جەریمەیە والله منداڵ نەما لەبەر ئەنتەرنێتی فاشل بوو جیلێکی فاشل. لە ڕاستیدا کاریگەریشی زۆر خراپیە لەسەر کۆمەلگا ئەوانش دەگەڕێتەوە بۆ دایک و بابیانیان واتە ڕۆشنبیری داک و بابیان ئەگەر ئەو داک و بابە ڕۆشنبیر بن بێگومان ئەم منداڵانش لەسەر شەقامەکان کار ناکەن ئەمانش کاتنە سەر شەقام بێگومان لە نەبوونیە لە بێپارەیە بۆیە لە بێ ئیشیە بۆی ئەوانی شاتون یان هەندێکیان فێر بوونە بەردەوام ئیشەکە دووبارە دەکەنەوە. باشە ئەو کەسانی کە کار دەکەن داهاتێکی ئەوە تۆیان بەدەست ناکەوی کە باڵێن لەبەر نەبوونیە یعنی منداڵەکە تەمەنی لە خوار تەمەنی 12 ساڵ و 11 ساڵ و 18 ساڵی دەبێت ئەمانە چ داهاتێکی ئۆتۆی خڕناکەوت بەشێکی زۆر کە قسەمان لەگەڵیان کردوون کە دەڵێ ڕۆژە داهاتیان 5,000 ئایا داداتە 5,000 دەتوانانی بژێوی ژیانی دایک و باوک و خوشک و برایەکانی خۆی بەڕێوە بە؟ بەڵێ 5,000 بۆ مالێکی فەقیر زۆرە لەوانەیە بە 5,000 ماڵێک ئاوادان بکرێت لە ڕۆژێکدا ئەوش لەبەر ئەو کاریگەری ئەو قایرانەی کە ئێستا هەیە ئەو بێم وچەیە کاریگەریشی زۆر خراپی لەسەر کۆمەلگا دروست کردووە بە تایبەتی کۆمەلگای خۆمان خەڵک لە بێکاریە بۆیە ئاتوت سەر شەقام ئیش دەکاتن حەقی خۆیەتی. باشە
ئەمە داهاتوی ئەو منداڵە وێران ناکە؟ بێگومان داهاتووی ئەم منداڵە وێران دەکا و ئەم منداڵە لە زۆر شت بێبەش دەبێت لە خوێندن لە نووسین لە زۆر شتی دیکە لە زۆر شتی دیکەی ئەم کۆمەلگایە بێبەش دەبێتن کە پێویستە مافی خۆیەتی وەریگرێتن. هەر بەخۆی یاسایەکی جیهانی هەیە نابی منداڵ هەتا 15 ساڵی لە بنیوە ئیش بکە لە 15 ساڵی هەتا 18 ساڵی توانای هەیە هەندێک خۆ ڕاهێنان بکە بۆی فێرە ئیشێک بی ئەگەر لە خوێندنی دابڕابیت. بەڵام کارکردنی منداڵ لە تەمەنی منداڵیدا کار بکات ئەوە کارێکی خراپ دەختە سەر دەرونی منداڵە کە منداڵە دەڕۆنی هاوڕێکانی هەموو دەخوێنین و پێش دەکەون و ئەوەش یەک داهاتی دێتە دەستی ئەو داهاتەش دێتە دەستی تەنها هەرزەکاریش بێ ئەو داهاتێ تێتە دەستی لەوانەیە تووشی برادری خراپ بێت تووشی ئالوودەی بێنۆشکەرەکان بێت تووشی دزی بێت تووشی قومار بێ ئەوەش کاریگەری خراپی لەسەر بەدڕەوشتی و پەروەردەکردنێکی خراپی لێ ئەنجام دەدرێ ئەو منداڵەکە گەورە بوو زیاتر منداڵە تووشی شکاوەستە دەمێت کەسایەتی تێک دەشتێت و تووشی تاوان و تاوانسازی دەبێت تێشکانەوە دەبێت باوەڕی بەخۆ نامێنێ تەنها لە ئیشە هەڵتێت چونکە منداڵەتی تێتەوە بیری لە منداڵاتی تێتەوە بری لە پەروەردەکردن و یاریکردن و بەهرای کردنی خۆ بێبەش بووە زۆرتر حاڵەتێکی سەرودلێکی شکا و دڵڕەواکی دەکەفتە تێدا لێوانە لێ دەکاتە شیزوفرینیا لێوانە لێ دەکاتە دوودڵی و لێوانە دەکاتە ئەمە کاریگەریی خراپی دەبێ هەتا گەورەش بێ کەسایەتێکی سروشتی دەرناچی. باش مامۆستا ئێستا کە دەبینین لە بەردەڕەش بە شێوەیەکی گشتی ئێستا لە تەروفلایەتەکان و لە شەقامەکانی بەردەڕەش بە شێوەیەکی گشتی دەبینین منداڵێکی زۆر هەیە کلینیسی دەفرۆشی بەنیشتی دەفرۆشی دەبە ئاودین بەشێکی زۆر لەو منداڵانەش وازیان لە خوێندنەکانی خۆیانی شێناوەڵم لە بەرامبەر ئەوە دەکا داهاتێکی کەمیان بەدەست دەکەوێت پێ دوایە ئەمە کارگەریشی خراپی دەکاتە لەسەر ئەو منداڵایە و کێ بەرپرسیشە لەو منداڵی کە واز لە خوێندنەکەی خۆیان بینێت و بەخوای یەکەم جا خێزان بەرپرسە چونکە گەلە جاران خێزان دایک و باب وا دەکات دەلێ ئەمن شتێکی نەبی دەکەم بۆس بۆ ئەوی منداڵی خۆم جوان بەخێو بکەم بەڵام ئێستش منداڵ لە بێ پەروەردەی بێ چاودێری دایک و بابی گەلە جاران دایک و بابێکی بێهوشیارن تێنەگەیشتینە نازانن قەدەری ئەنجامی ئەو منداڵە گەورە بێ منداڵێکی کەسایەتێکی شکاو دەبێت کەسایەتێکی لێ هاتوو نابێت کەسایەتێکی بیرکردنەوە نە کەسایەتەکە لەو زروف و ژیانەی ڕادەکات و گەورەشبی ئیش ناکات و گەورەشبی هەست بە فەشڵبوون پێگەی لانی پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی ڕاستەخۆ پەیوەندی لاوەکیەوە هەموو تێدەکات چکم منداڵ لەسەر جادە پێ تەنها ئەو کابرای ئیشی پێ دەکات داوای کاری لێ دەکات کە داوای کار و پارەی دەکە پەروەردەی ناکە وەستایەکەی ئەو شاگردەی پەروەردە ناکە کە وەستایەکە داوای پارە لێ بکە لەوانەیە هەموو کردەوەی خراپی کردەوەی دەستدرێژی لەسەری بکە کردەوەی سیخوری پێ بکە کردەوەی گەلە شتی دیکەشی پێ بکە پێ دوای بە شێوەیەکی گشتی منداڵ کارکردنی منداڵ لە خوار تەمەنی 18 ساڵ و بگرە هەندێک لەو منداڵانەی کە تەمەنیان لە خوار 11 ساڵ و 12 ساڵی تێدایان تەمەنیشی زۆر بچووکیان هەیە زۆر جار ئەو منداڵانە کە بە چاوی خۆمان بینیە جگارە دەکێشن و دەڕۆنە نەرگیلێ دەچێشن باڵێن دەستنە کافیەکان دادەنیشتن و یاخۆ لە ناو بازار و تووشی قسەی ناشاو دەبن و قسەی باڵێن هەر بە شێوەیەکی گشتی خراپەی بەکاردێنی بەخۆی منداڵ لەگە چووکن وەستایەکی ئیشی کرد ئەو وەستایە بەرهەمی لێتەوێ قسانە ئیهانەی دەکات ڕاستی دەکات تێکی دەشکێنتەوە بەس بەرهەموو ئیشی لێ دەوێت و نەپەروەردەکردێنێتەوە ئەوەش کاریگەریی خراپی دەبێت چکە منداڵ کە پارەش هاتە دەستی بۆی ئینتیقام بکە پەروەردەیەکی باشی نییە زیاتر ئەو منداڵە پەنا دەبا بۆ نەرگیلە پەنا دەبا بۆ سیخڕیە پەنا دەبا بۆ داڵدەبوونە جگارەیە پەنا دەبە و مادە بە هۆشبەرەکانە گەلک شتکاری خراپی ئەم منداڵە پێڕا دەستپێری تاقمێک لە ناو بازارە هێنان دەلێ ناو تاقمەی هەموو تاوانبار و تاوانسس ئەوانە زیاتر منداڵان بەکاردێنێن بۆ مەرامی خۆیان و لە مادە هۆشبەرەکان پێ بگوازنەوە ئەمە کاریگەرێکی زۆر نەرێتی دەبێت لە شکاندنی تێکچوونی کەسایەتی ئەو منداڵانە ئەو منداڵە ژێر تەمەنی بەخۆی منداڵانە زۆرجە لە دایک و باب لە کۆمەلگا لەگە گەورە بنەوە
تۆلە دەستێنەوە تۆلەسانەوەکەی چییە کردەوەی خراپ و هەڵسوکەوت و بیرکردنەوەیکی خراپی لێ دەکەوتەوە هەست بە کەماتی بەردەوام دەکات و لەوانەیە کۆمەلگا تووشی ئەو منداڵانە گەورە من تووشی تاوانی گەورە ببن و لە هەموو بوارێکی تاوانەوە چۆنیت؟ سڵالەتەش ناوچیان؟ نام هیڤە دەچیا قوتابخانە؟ بەڵێ وەڵی چەندی؟ 5 باشە هێوی لە بەردەڕەشی لێرانە منداڵێکی زۆر دەبینین کار دەکەن ئیش دەکەن وازێنە دەوامەکەی خۆیان هیناوە و ناچنە مەکتەبەکەی خۆشیان واز لێناوە ئیش دەکەن چی دەڵێ لەسەر منداڵان؟ من بەخۆی ئەو شتە زۆر دژی کۆمەڵگای زۆر جوانیە شتانە هیوادارم لە هەموو سپاسی هەموو دایک و باوکێکەکەم کە ئەم کاری من بکەن بە هەمویان گوێ لە منیش بگرن هیوادارم هەمویان مناڵەکانی خۆیان ببن بۆ قوتابخانە و با باشترە لەوەی کار بکەن باش لێ لە بەردەڕەشی ئیشی زۆر دەکەن منداڵی زۆر دەبینن ئیش دەکەن؟ بەڵێ زۆر هەیە ئەوە فرۆشە هەیە کنیلکزە فرۆشە لە سەتراف کلایتەکە هەیە زۆرە کارانەکەم بەڵام ئەوە شتێکی باش نییە باش ئەدی ئەو منداڵانە باش نییە کە لە ماڵێ بن لەگەڵ برادەرەکانی خۆیان بن لە ماڵی یاری و خۆیان بکەن باشتر نییە لەوەی کە باشترە بەڵام لەرەمی باشترەوەیە کە دایک و باوکیان ئەوان بنێرێت بۆ قوتابخانە باشترە لەر هەمووی بەڵێ بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوێکی ویستی بوون ئەمە ڕابوتنی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامبیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قوبوڵ بکەن تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرم خواتان لەگەڵ وشە پێم بڵێ بەدڵ منە خۆشەوێ نیگانیگا تێگەم دڵی منیش تۆیەوێ وشە پێم بڵێ بەدڵ منە خۆشەوێ نیگانیگا تێگەم دڵی منیش تۆیەوێ